بناخەی باوەڕ بە خۆبوون و ژیانی سەربەرزانە بە زمانی دایکی دادنێرێ. من بە کوردی دەتوانم سەربەرز بژیم. Li dîplomasiyê de her siyasetvanek bi zimanê xwe bergirî li berjivendiyên neteweyê xwe dike. Dîplomasiya bê zimanê Kurdî nikare çi destkeftekê ji bo Kurdistanê biafirîne. Eger kitaw hevlgerdam bikim, rastewrast li ziwanên xarîcî û kemê Kurdî, tuan qutabxaneyê Kurdî dewlemen û awedam bikim. سینەما وەسیلە و ئامرازێوە سیاسی و زوانین. نەتەوێ دنیای جعارۆنا کەڵک شاچەنێ گێرتن ڕاو قازاندی شارێ. ئێمەیچ مشۆم خاوەن و سینەمای وێما بیمێ بە کوردی. هۆمای هەر نەتەوەیدە بە زوانە ئای نەتەوەی قسەیکەنە. ئەس بە کوردی هۆمایە خۆراوازنە و دوعایان کەنە. کوردی گەپداین و قسەکردن مەرج ئازادی خاک و سەرچەمەل سروشت کوردستانە. من وەسوونگای سوور دوماترێک ئایلەلم زۆن و کوردی نیشانەمە. زانینە زمانێک دایکێ هێز و شێوێن بە خەدانە خۆتە دەکە. ئەس بە پەیوێن ڕەسەن بە زمانێ کوردی خوا بەهێز دەکەم. وێژە ئاوێنەی مێژوو و ژیانی کۆمەڵایەتیە کە تەنیا بە زمانی ئەو کۆمەلگایە دەتوانێت پەیامی خۆی بگەنێت. وێژەی کوردی دەبێت بە زمانی کوردی بنووسرێت. زانست کیەنی هاز و دەسەڵاتە لەرەی کوردستان هازدار و زمان کوردی زانست بەرهەم تیارم. موزیک و ئاواز دەنگڤدانە جان و خەیاڵێن هەر نەتەوەکی ئەرکێمەیە کو ئەم موزیک و ئاوازن کوردی بپارێزن و پێشوەخە. مرۆڤ bi zimanê dayîkê dinyayê nas dike û bi zimanê dayîkê wate ya tiştan fêr dibe. Mirovekî ku zimanê dayîkê nizanibe jiyaneke bê wate û nebextewar dibe. Êm ez dixwazim bextewar bim lewma jî ez bi zimanê dayîkê dijîm. Ziwan damne û wîr û felsefeyna bala mikro min bە کوردی سرنج و دنیای ماوە. جوانترین و ڕەسەنترین هەست و سۆز لە بەستانی زمانی دایکیدا شروع ئەکات. من بە کوردی دڵداری ئەەکەم. کرماشان و کەرکووکرە حتا ئەفرین و دەرسم کوردی زیوانی مای و شێرین و کوردستان وڵاتی مای و رەنگینە. زمانی مەیە شیرین و خۆشە بەردلێ مەیە حتا دەوران و یەعەزم و فەزڵە ئەمێتم زانست دەروناسی نیشان داست کە مناڵەی وە زمانی داڵگی خاستر چشیاگیرن. هەوا مدوویە لازمە کە مناڵەی کوردستان وە کوردی دەرس بخوانن.